تەماشاکانی یادی ڕاپەڕین تەماشای فڕۆکەخانە بکە تەماشای ڕیفراندۆممان بکە شارەحمان جادەمان شوێنمان بەڕاستی ڕاپەڕین ڕۆڵێکی گەورە بوو کورد کە هەستی بە ئازایی کرد ڕژێمی باسی ڕاونە ئەوڕۆ ئینشاڵڵا بەرەو مؤسسات دەڕۆین دەوڵەت ریفراندۆممان کرد وامان لێ هاتووە ئینشاڵڵا بەرەو دەوڵەتبوونی خۆمان بڕۆین 28 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەکە مرۆدا بۆ ئێمە شانازیە کە لە زێر سایەی دەوڵەتێکی کوردین کە کوردستانێکی ئازادین لەو تاریخی لە 5 سەی 1991 یعنی بۆ کورد شانازیە کە لەژێر دەستەی دەوڵەتێکی دیکتاتۆری وەکوو سەدام ئازاد بوون تەمەنا ئەکەم لەو بەروارێکی وای دووبارەبوونەوەی کوردستانەکانی تری ئینشاڵڵا کوردستانی باکوور و ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواش وەکو ئێمە ئازاد بن. هیوادارم ئەو ڕاپەرینە شانازی بۆ کورد کە ئەزی باسمان هی ناخوارێ و ئەو مێژومان لەبیر نەکەین و دووبارە مێژوو دروستکەینەوە و بەخۆش و شادی بوون.